خۆشەویستان هەر لەو باخچەیە پەیکەرێکی زۆر جوانم بینی هی خاتوونێکە کە ناوی حاجی نەنە سەلمەی مامان ناسراوە بە پورە سەلما کە بە گەوهەری خۆشەویستی ئەم شارە ناسراوە مامان بۆ لە کۆندا واتە یارمەتی چەندین ئافرەتی داوە کە منداڵیان ببێ خۆشەویستیەکەی ئەوەندە زۆر بۆ لە نێو خەڵکدا کە پەیکەریان بۆ دروست کردووە ینی شتێکە زۆر سەرنجی ڕاکێشام مامانێک لەو کاتە کە هیچ پزیشک نەبووە وابزانم ینی هەڵ کەرتی تەندروستی لەوانەیە کە لاواز بوو بێت بەڵام ئەم مامانە ئەوەندە دەستی باش بووە یارمەتی زۆر ئافرەتی داوە تاوکو منداڵیان ببێت بۆیە پەیکەریان لەو دروست کردیە و لە ناوەندی شاردایانناوەتە لەناو ئەو باخچەیە کە لە ناوەندی شارەدایانە پێم خۆش بوو بە ئێوەشی نیشان بدەم پەیکەرسازەکەش مامۆستا هادی هونەر و مامۆستا زانیار ئەم پەیکەریان دروست کردووە دەستیان خۆش بێت بەڕاستی ئیشێکی زۆر جوانە.